تا چەند ڕۆژێک بەر لە ئێستا مەترسی دروستبوونی لافاو لە شاری هەولێر ئۆقرەی لە هاوڵاتیان هەڵگرت بوو. سەرجەمدام و دەستگاکانی حکوومەتیش لە ترسی دروستبوونی لافاو خراببوونە حاڵەتی ئامادەباشیەوە. لایەنی پەیوەندیداریش لەو چوارچێوەیەدا پەنا بۆ گۆڕینی ڕێڕەوەکانی ئاو دەبات بەڵکو ڕێگا لە دروستبوونی لافاو بگرن. پارێزگاری هەولێر لە کاتی دانانی بەردی بناغەی گۆڕینی ڕێڕەوێکی ئاو لە هەولێر نایشارێتەوە. ئەو شوێنانەی لەسەر ڕێڕەوی ئاو دروستکراون لا نەدراون، تەنیا سزای دارایی دراون. بەو سزایش ئەو کێشە چارەسەر دەکەن کەوا مەترسی لافاوی لێ دەکرێت. بەشێک لە شارەکان ئیجراعاتیان لەگەڵ کرایە و لەگەڵ ئەوەدا تا ئێستاکە ئەو پرۆسەیە بەردەوامە لەوەی کە لە ساڵی ڕابردوو ئەو لێژنەی دروست بوو لە دەست نیشانکردنی غرامەکردنی خاوەنی ئەو شارانە ئەوەش بەردەوامە، ینی ئەوانش دەبنە هۆکاری ئەوەی بە غرامەکردنی ئەوان گرفتەکانی دیکەی پێ چارەسەر دەبی. بەڵام لەگەڵ ئەوەدا کاری زۆر کرای لەو سنوورانە لەبەر ئەوەدا مەترسیەکان کەمتر بووە. کەس ناتوانانی گرنتی ئەوە بکە برێ شارێک و یان وڵاتێک و ناوچەیەک دەپارێزم بە تەواوەتی لە لافاو لافاو دەبێ، بەڵام لەوەی کە مەترسیەکانی کەمتر بکرێتەوە ئەوە ئەنجامی ئیشەکانی پارساڵ ئەنجامەکەی ئەو ساڵ دیارە. ئەوانەی ئێساش لە پلان و لە ئایندە ئەنجام دەدرێن بە تاکید لە بۆ ساڵانی داهاتوو ئەنجامەکەی دیار دەبێت. شارزایەکی بواری ئاوڕۆی هەولێر دەڵێت لانەدانی ئەو یەکە نیشتە جێبوونانەی لەسەر ڕێڕەوە ئاویەکان دروستکرابوون مەترسی سەرچیە و دەشڵێت لەمە و دوا هەر پرۆژەیەک و یەکەیەکی نیشە جێبوون دروستکران دەبێت چاودێری بکرێن و بە کوالەتی و لە شوێنی گونجاو دروست بکرێت. هەموو ئەو ڕێڕەوانەی کە هەیە هیچ کە تەجاوزی بەسەردا نەکرێ، ئەومان هەڵ و ئەو شتانە هەمووی بەپاچی ڕابگیرێ و لە پرۆژەی تازە لە هەموو ئاوەڕۆی تازە پێویستە دیزایانی تازە بگیرێتە بەر. ئەو دیزانە کۆنانی کە کاری پێدەکرا کە کەشوهەوە ئاسایی بوو باران بە ئاسایی دەباری، بەڵێ هەر ئەو شوێنانی کە تەجاوزی لەسەر ئاوەڕۆکان هەیە، ئەو شوێنانەی کە کەند و ئاوڕە سروشتیەکان نەک ئاوەڕی دەستکردەکان ڕێڕەوی ئاو بنین ڕێرە ئاو سروشتەکان ئەوانی کە تەجاوزیان لەسەر بێگومان مەترسی هەیە کە جارش کە ئاوی لەکۆ بێتەوە لافاو دروست. لەم ساڵانەی دواییدا دوای دروستبوونی چەند لافاوێکی گەورە کە بەهۆیەوە زیانی زۆر بەر هاوڵاتیان کەوت، لایەنی پەیوەندیدار هەوڵی جۆر بە جۆر دەدات بۆ ڕێگری لە لافاو. بەڵام ئەوەی جێگەی پرسیارە ئەوەیە تاکو ئێستا هیچ یەک لەو شوێنانەی کە بە زێدەڕۆکار لەسەر ڕێڕەوە ئاویەکان دروستکراون لا نەدراون کە مەترسی سەرەکی دروستبوونی لافاون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.